بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، پاژماوەیەک دابڕان لە بەرنامەکە الحەمدولله هاتینەوە خزمەتان بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی دوانگەی خەڵکەوە باشترین خزمەت بە ئەوەی ئازیز و خۆشەویست پێشکەش بکەین. معلومی هەموو لایەکان بەرنامەیە سەکۆیەکی ئازادە بۆ گەیاندنی ڕاو تێبینی و سەرنجەکانتان. بۆیە ئەم سەکۆ ئازادە هەمیشە هەبووە و ئەژمێنێت بۆ ئەوەی ئازیز، بۆ ئەوەی تەواوی گرفتەکانی ڕۆژانەی ژیانتان، جا فەرمانبەران یاخود کاسبکاران یاخود بابەتە کۆمەڵایەتەکان، هەر کێشە و گرفتێکتان هەبێ لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە بیخەنە ڕوو، ئێمەش لە خزمەتتان نابین. ئازیزان و خۆشەویستان، پێمان باش بوو تەوەری ئەڵقەی ئەم جارە کراوە بێ بۆەوەی هەر بە ڕێزێک هەر گرفتێکی هەیە یاخود هەر کێشەیەک بەدەست معاناتێکەوە ئەناڵێنێ ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکە، باز لە حاڵەتی ناهەمواری خۆی بکە یاخود بابەتی سیاسی بێ، کۆمەڵایەتی بێ، ئابووری بێ، هەر بابەتێک بێ لە لای خۆی گرنگی هەبێ ئەتوانێت لێرە بیخاتە ڕوو. دیارە کۆمەڵک کۆمنت هەن، ئەو کۆمنتانەژە خوێنینەوە ئینشاءالله. بەڵام داواکاریە دوو داواکاریم هەیە وەکو هەمیشە. داواکاری یەکەم ئەوەیە لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرن، سوپاستان ئەەکەم، دەنگی تەلەڤیزۆنەکانتان کە تەلەفۆنەکەن بێدەنکەن. داواکاری دووەمیش ئەوەیە هەم بە کورتی بۆی خەڵکی تر بەشداری بکەن و تەشیر و ناوزڕاندنیشی تێدا نەبێ. کاک محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی. باش کاک محەممەد جان، کارەکەتان لەسەر چییە؟ کراوەیە کاک محەممەد. وەڵای من ئەمەیە بڵم ئەم حکومەتە زۆر ترسنەوەکە. بەڵێ بۆیە لە کاتی ئەو ساروکان نابەوە لێر موشەکە وتی من لە کەسی قوبوڵ ناکەم کە هێرشکات لەسەر کوردستان و وڵاتمان یەکێک بدا، بەس ئەگەر ڕاستی کردایە ئەو ڕۆژە دیانی قوبوڵ ناکرد. یعنی ناخێ وڵاتان ناگرم چیمان پێ بکەن، هەرچیەکەن حەقی خۆیانە، بۆیە مانەیشیانە دەست نایە، ئەوان درۆکەن. نەگرێت خەڵکارەکە بنیە خۆیان درۆکەن لەگەڵ خۆشە، بەوان کەسێکی خوانە ناس. ئەگەر ڕاستەکەنە تۆڵی خۆیان سەردایەت ناتوانین پێیان ناوێت. زۆر سپاسان. سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد گیان. کاک حەمەد ڕەشید وەرەگرم لە ژاراوە. کاکە مامۆستا مەحموودی بەڕێزە و کاتم باش. هەموو کاتت باش کاک حەمەد ڕەشید گیان. بەخێرەوە سەر چاوم خۆشحاڵ بووم. زۆر سپاس. ڕێزداری ڕێزم بۆ هەمووتان، بۆ ستافەکەت، بۆ تەلەڤیزیۆنەکەتان. گەلێ گەلێ بەڕێزی کاک حەمەد ڕەشید لە خزمەتتان. کاکە دەمەوێ مادام تەوەکەوەیە لەسەر هاتنی بەیانی بۆ بەڕێز سەرۆکی حکومەت کە دێ بۆ پەرلەمان. بەڵێ پەیامم بۆ حیزبەکان بەگشتی بۆ قیادەی حیزبەکان و بە تایبەتی دەسەڵات. بەڵێ من داوا دەکەم، داوا لە حیزبانی دەسەڵات و سەرۆکی حکومەت دەکەم، زەحەمەت هیچ نییە. بەڵێ کار لێ دەکەم ڕێز لە میلەتەکەی بگرن، ڕێز لە یەکتری بگرن و پەیامیشم بۆ حیزب ئەو حیزبانەی مەعارەزەن. معارضە بەو شێوەیە نابێت کاکە منبلانەی سیاسی بەو شێوەیە نا، هەر کەس بە عارەزۆی خۆی تەماشا دەکەم منبلانەیەکی خراپ دروست بووە. کورەمۆزعی کورد زۆر خەتەر لە خەتەردایە. تۆزانی ناحەزمان زۆرن، ئیقلیمی و دەرەکی پێیان خۆش لێ ببین. بۆیە داوا دەکەم حیزبرایانی ئۆپۆزیسیۆن کەمی یەکێک لەو حیزبانە لەگەڵی دابووە خۆم بۆ ئۆپۆزیسیۆن دەزانم. با بەکاری چاک بڵێن چاک، بە خراپی بڵێن خراپ. نەکو خەتی ڕاست و چەپ بەسەر هەموو کەس دابێنین. تەڕ و شک پێکەوە نەسووتێنین. ڕەحمەت لە بابن. دەست و چاوت خۆش. بەڵام زیاتر تەکلیفم لە لایەنی دەسەڵاتە لە سەرۆکی حکومەتە کە بەیانی دێ بۆ پەرلەمان ئاگام لێ فەرسی سووری بۆ ڕادەخن. زەحامەت هیچ نییە، سەروەت هیچ نییە، ڕێز و احترام لە بینی وی و میلەتەکەی. داوای لێ دەکەم تاریخێکی بۆ خۆی تۆمارکە. تۆزانی میلەت وەلای بۆ نیشتیمان نەماوە، گەست سەرگەردانە، خەڵک ماڵی وێرانە. داوایان لێ دەکەم بە خۆیان دابچنەوە حکومڕانی بە شێوەیەکی ڕێک و پێک بۆ خزمەتی میلەتەکەی بێ، نەک بۆ سەر و سەروەتداری و سامانداری. بەڵێ بەڵێ تەکلیفیان لێ دەکەم
والله بفروشم بۆ دۆزی کورد لێمان تێبچینە هەموومان تێک دەچی بەدەسەڵات و بێدەسەڵاتەوە لە بەردەمینە حەزان وەکو یەکواین باڕێ لە برادرانم نەگرمەوە مێزگرت زۆر سپاس کاک حەمڕەشید دەست خۆش بۆ پەیوەندەکەت کاک هاوکار وەرەگرم لە سەی سایق کاک هاوکار کاک هاوکار فەرموو گیان سڵاو لە جەنابەت پێمان لە چارەکەی ڕەتان کراوەیە ئەسان بە هەموو شێ وەرزاری بکەین بەڵێ وەڵاهی پێمان حکومەتەکەمان هیچ عیبێکی نییە کار بەدەستانی وڵاتە و خەڵکەی کە بەشداری ئەکەنین کە گلەیی لەم حکومەتەکەن بەڕاستی خۆیان لە سەری هەموو خراپەیەکەوە بە هەموو شێوەیە قابلی ئەم دەسەڵاتین بە هەموو شێوەیەک ئەمەمان باشە دەبڕۆ خەڵە خۆی قبوڵەکە ئێستا ئەگەر با من شخصیان هەر تاجێکێمە کۆمەلگابانی بکرد لەیان حیزب بڵێ لە باموچەیەکی ماگانە ببڕێ بۆ پارە بۆ ببڕمەوە ناڵێ باشە لە پێناوی چیا بە منی ئەدەن من چیم کردووە یان کەی شایەتی ئەمەم ئەڵێ با ببێ بەڵێ ئەمە ئاکا گەندەڵی دروست بووە ئەمە بەسەر هەمومانە داڵ بووە ئەمە وای کرۆ ئەم وڵاتە تێم شووە ئەم ساڵ بچێکی لێ بڕین و ساڵێتر نیوەیە بڕین و ساڵێکی تر فەرزای لێ بڕین ئەمە میلەت دروستی کردووە ئەگەر من حاضر نەبم لە موچەیەکی بندیوار وەربگرم پێویستم پێی نەبێ ئەمە دروست نابێت هاکە بەڵێ دەست خۆش بە قوربانێ بم جادەوبانمان هەر شتێکی ترمان کە باسەکە وەرە چەند سیارەی بابەتمان هەیە قەپان هەیە هاتووە کابرا ڕێژێکی بۆ دیاری کردی وەرە 20 چەند بارکە ئەتۆ ئەچی لە ڕێژەی خۆ زیاتر چەند بارەکەی لە دوای ساریش درێت تووشی حادیسە بێ ماڵی چەند کەسێرانە بێ یانی بەڕاستی هێشتا نەگەشتێتە ئەو قەناعەتەی کە میلەتەکە ماتۆزێ ڕۆشنبیرانە بیر بکاتەوە حتا وەکو ژیانێکی باش بەڕێ بکەن هەموو شتێ خەتای میلەتە میلەتێکی خەوتوو حکومەتێکی ئاوای تووشە بێ میلەتێکی هیچ نەزان حکومەتێکی ئاوای تووشە بێ سپاس بۆ بەرنامە زۆر سپاس کاک هاوکار دەست خۆش بێ سپاس دەکەم خۆشەویستان دیارە ئەم بەرنمەیە ئێستا ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەگوازرێتەوە بەڕاستی کۆمنتێکی جوان نووسراوە ئێستا کۆمنتەکەم خوێندەوە ئەڵێ تکایە بەرنمەیەک بکەن لەسەر پارەی دکتۆرەکان معقول نییە دکتۆرێک بۆ بینینی 5 دقیقەیەک بۆ نەخۆش 15 بۆ 20,000 دینار وەرەگرێ جێ هەڵوێستەکردنە بۆی هەیە بەرنمەی لەسەر بکەین سانیەخان وەرەگرم لە سلێمانی سانیەخان بەڵێ فەرموو مامۆستا مەحموود بەڵێ چۆنی ئەی تۆ چۆنی باشی برا یاخوا باش بی زۆر سپاس دەکەم قوربان فەرموو لە خزمەتە من باشم مەگەر تۆ باشی من بەس بۆ باسی تۆ تەلەفۆنم کردەوە برا باسی یاخوا سەلامەت بی زۆر زۆر باشم الحەمدولیلا لەخوا بەس زیاوێکە باسی من هەر دوعا کردە بۆ کەمینکی کەم نییە یا ڕەبی سەلامەت بی گەلێ مەمنونم سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت خوا سەلامەتت کا یا ڕەبی الحەمدولیلا زۆر مەمنونم خوا لێ ڕازی بێ یاخوا من هیچ شتێکم نییە با ئێستا لە کاتم نەگرم چونکە بەرنامەکە بە زۆر مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پێزانی دەست و چاوت خۆش بێت دەست خۆش زۆر مەمنونم سانیەخان زۆر سپاس کاک بیلال یعنی کاک بیلال چێمان لەگەڵە کاک بیلال بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان لەم سەک و ئازادەوە ڕای خۆتان بگێنن و بە ئازادانە لە خزمەتانین بۆ هەر تێبینیەک کاک محەممەد وەرەگرم لە شاری هەولێر داواکەورم وایە لە حکوومەت ڕێز و دۆست و برادرانی بگریسلێنێ لە پەرلەمان هەموو کۆدابنیشن دوو قسەی باش بکەن ئیستیفادە لیزی بکەن داوام ئەوانەیە بە خەنابەت چانادی بەڵێ دەست خۆش کاک محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەحموود وەرەگرم لە دهۆک سلام علیکم سەیدا مەحموود چاوانی باشی حالەتە باشە بەڵێ سەیدا بۆ نسبەت بە سمۆهی
ومثلا كرئيس حكمة البرلمان أسحكم هذا الولايات وفستيوال طيبتي قمالة إسلامية قدسانية فستيوال الإشهادة كلام فستيوال مهمة حساس ولازم قمالة إسلامية سياجة تشوفوا أبوا جنبية قصيدة حجوتي وأسحكم قمالة الولايات يمن قمالة تتسر الشيء يقول من يتمثل محمود بله سپاس کاک محمود دەست خۆش بە پێیان دێکرد بەڕێزان دیارە کۆمەڵە کۆمنت هاتوون ئەگەر ئیزنم بن کۆمنتەکان نەخوێنمەوە ئەو برادرانەی کۆنتترۆل پاییزی خەم نووسیوێتی ئەم خەڵکە هەرچی بەسەر دێ خەتای خۆیانە خۆمان دوای پیاوی زاڵم ئەکەوین محەممەد بادی نووسیوێتی میلەت برسیە فەرشی سوور ڕاخن هەڵبەتە لەسەر ئەوەی کە سەرۆکی حکوومەت سەردانی پەرلەمانەکە هێنری ئیمپراتۆر نووسیوێتی خەڵک هەمووی مرد لە برسان زانا مەحمودیش نووسیوێتی بەرپرسەکان خۆیان تێرن و ئاگیان لە خەڵکی برسی نەماوە شەونم عەلی ئەڵێ حکوومەتێک نەتوانێت کەمترین مافی فەرمانبەرەکانی خۆی بدات هەڵوەشاندنەوەی باشترە کوێستان جەمالیش نووسیوێتی خەریکە تەواوی حکوومەت تاپۆ دەکرێت بە ناوی کەرتی تایبەت و کۆمپانیەکانی دەسەڵاتەوە حوسێن قادر نووسیوێتی باشترین بژاردە لەم کاتەدا هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەوەی حکوومەتێکی نوێ دروست بکرێت و کەمێک ژیانی هاوڵاتیان باش بکرێت دلۆڤان لە سیساوە کاک دلۆڤان فەرموو کاک دلۆڤان باشی بەڕێزم تۆ چۆنی کاک دلۆڤان گیان زۆر سپاس کێشە چییە کاک دلۆڤان جەنابەت سەلامەتی براشی برا گەورەیەتەوە کاک دلۆڤان بۆ خۆت کێشە چییە چ گرفتێکت هەیە فەرموو لە بەرنامەکەەوە بیخەڕوو بۆ قورعانێ حکومەتەی بەناوێنێ بەس میلەتەکەیە میلەتەکەش لە ڕزەناوتان بەس بلۆ پاش و پێش باشە بەڵێ بەڵێەوەم هەیە دەست خۆشی لە حکومەتێکە بەخوا حکومەتەشی دەرەنجێکم هەیە بەس ئەو میلەتەکەیە وەلا حکومەتێک کاتێ وەلا حکومەتی بەرز دەکاتەوە نەکۆ الحمدلله ئەوە کە حکومەتەکە هەیە حکومەت دەرەنجێک حکومەتە بەس خەتیان میلەتەکەیە وەلا حکومەتێکی کاتێ نەکۆ حکومەتەکە دەرەنجێکە دەست و چاوت خۆش زۆر سپاس زۆر سپاس دەستخۆش بۆ پەیوەندەکەت کاک دلۆڤان کاک هەنگاوەرەگرم لە چۆمان السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته بخيرات والجناب ذكر الأمام خوا سلامت كاك هەنگاو هم كارمدان بنوران زۆر سپاس جانەکەم مەمنونی جەنابتم يا يمني تواري من أڵێم نەبوونی سەرکردەی پاک بەڵێ ئەم گرفتەی دروست کرد وهەبوونی سەرکردەی پاک سەرکردەی ڕاست و پاک سەرکردەی خاوەن ئیلم سەرکردەی ڕاستگۆ وە خوارەوەش هەمووی ڕاستگۆ گەردەستی ئەمن هاتمە قەناعەت زۆر دنیام دی زۆر دەسەڵاتم دی زۆر مرۆڤەکانم دی هاتمە قەناعەت ئیلا دیگە لە بەڕێز مامۆستا عەلی باقیری کۆمەڵی ئیسلامی فیقەمبە هیچ مرۆڤەکی نەما چونکە زۆرم دیتن لە ئەندام پەرلەمانان لە کادیران داویتی حیزبەکانی ترەوی خۆ بەو لای دەفرۆش بۆ پارەی ئەو بۆ لای ئەو بۆ لای بۆ لای هاتمە قەناعەت سەرکردەی ڕاست و پاک وە سەرچاوەی ڕاست و پاک خوارەوە ڕاست و پاک قوربان کاتی زۆر دەگرم برادەران نامەوێت زیاتر زۆر سپاس کاک هەنگاو دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندەکەت بەڕێزی کاک محەممەد وەرەگرم لە کەلەکچی بەداخەوە دیارە پەیوەندەکەی داخراوەتەوە کاک محەممەد وعليك السلام ورحمة الله وبركاته زۆر زۆر سپاس کاک محەممەد گیان ئەوان لە کۆمەڵ و یەکگوتوونەوە لەوێ دەکەم بەڵێ سبەینێ لە پەرلەمان سەرخوا نەکەمێنە چی بکەن سەفا شۆڕ نەکەن و پرسیاریان بکەن بەڵێ هەر پرسیارێکە بە دنیا نەبی برادێنە لێ لە پەرلەمان بەڵێ فەرخۆزە حەبسامەندی دەکەم بەڕاستی کارێکی کرد نمونە فەرخۆشی لێ دەکەم دەست خۆش بەڵێ هیوادارم
برنامج دوران يقول لي كومالدي انا بكلم انت شنو يا مكان دەست چاوت خۆشکار محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندێکەکەت. كاك محمود بەڵێ جان كاك محمود دعوتايكم يا لە خزمەتام. صورتكم صورتي قرآن تبرات عشقا يسوي بالمال لە خزمەتام ئەگەر کاتمان بەدەستەوە بوو بەسەر چاو کاک محەممەد جان ان شاء الله دەست خۆش سپاس بۆ پەیوەندێکەکەت جانەکەم لە خزمەتان خوا لەگەڵ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان دیارە ئەو کۆمنتانەی تر ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ڕاستەوخۆم بەرنامەیە گوازرێتەوە. ئەگەر کۆمنتێک شایانی خوێندنەوە بێ خوێنینەوە بۆ ئەوەی هەڵوەستەی جددی لەسەر تەواوی ئەو بابەت و کێشانە بکەین کە بەرەوکی خەڵکیان گرتووە. مسلیم جەباری نووسیوێتی ئەم فەرشە سوورەی پەرلەمان بۆ سەرۆکی کابینە ئۆنلاینەکەی حکوومەت زیاتر لە هی میلەتێکی خۆشیان ئەچێ نەک برسی. ڕێدین تەوێڵەی نووسیوێتی داوا لە هاوڵاتیانەکەم چیتر کەسی نەشیاو نەکەنە دەمڕاست و گەورەی خۆیان بۆ ئەوەی حکومیان بکات. ویژدان عەزمزادە نووسیوێتی وەرن هەموو پێکەوە خۆتان لە گوناهەکانتان پاکەنەوە با خودا دەرگاکانی ئاسمان بکاتەوە. جاسم محەممەد هەورامیش نووسیوێتی حکوومەتی هەرێم هیچ موچەیەکی بۆ خەڵکی پێدابین ناکرێ هەتا ئەم دەسەڵاتدارانە وا بکەن ژیانی میلەت وێرانتر دەبێت. کاک دڵشاد لە سلێمانی. کاک دڵشاد وعليك السلام ورحمة الله وبركاته. فرمو كاك دڵشاد بەڵێ فرمو. والله من تلفزيونكم درتي بولي شوارع بەڵێ انت الان تلقى اونلاين وامزار اشتغل من دعوة كارمية فندمك والله چونك فقيرها شهرا كفتارين يدم كاتوايا بەڵێ وایە والله دعوة كارمية بانك اونلاين ومانا قبشك اونلاين بايا ما في تلفزيون دەست و چاوت خۆش بێ کاک دڵشاد ئیشەڵا پەیامەکە دەگاتە شوێنی خۆی عەزیزم دەست خۆش چاوەکەم. بەڵێ کاک مەریوان لە چاکسازی گەورانی سلێمانی فەرموو. کاک مەریوان السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمود جان باشي چاوی ڕاستم کاک مەریوان جان لە سلامت خزمەتتان. بیا خوا دەستمە کاک محمود جان سپاسەکە مەگە تۆزێک کاتی زیامان بێتە خۆ دەزانێ مە لە چاکسازیوە تەلەفۆنەکەی فەرموو جانەکەم فەرموو. سپاسەکەم وەڵا بەیانی لە تەلەڤیزۆنەکان لە میدیاکانەوە بیستومانە کە کاک مەسوول عەلەساس ئەڕوات بۆ پەرلەمان جا ئێمە ئەمانەوە لەم کەناڵی هێرەوە بەڕاستی دەنگی خۆمان بگەینین بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزانی کە ئێستا دانیشتون متابعەکەن هەی ئەندام پەرلەمانی بەڕێزەکان ئینی هەموو لایەنەکان خۆتان هاتوونە سەردانی چاکسازیەکانتان کردووە خۆتان ئەزانن کە لەم وڵاتی ئێمەیە کەم و کورتی یاسا هەیە دادگاکان سەروەر نین هەمووی ئەمانەی کە لەم چاکسازیان زۆربەی زۆری بگن لە ١٠٠ زیاتری کوڕی فەقیر و هەژارن جا داواتان لێ ئەکەین بەیانی ئێمە لە یاد مەکەن بیکەنە خاتی خوا وەکی پیشەکانتان کە سوێنتان خواردووە بیکەنە خاتی خوا ئێمەش لە یاد مەکەن و لێرەشۆ داوا لە کاک مەسرور ئەکەین ئەگەر بەڕاستی ئێمە خۆمان بە کوڕی ئەوە زانین ئەویش وەکی باوکی ئێمە وایە کاک مەسرور داواتان داوات لێ ئەکەین تو خوای گەورە بەشکم تۆ بەیانی ببیتە سەبەبێک بۆ ئەوەی کە بەڕاستی پێکەنین بخەیتە سەر دەم و لێوی ئەو دایکانە ئەو مناڵانە خەڵکێکی زۆر فەقیر و هەژار لە زیندانە وەڵڵاهی زۆربەی ئەو کەسانە کە گیراون ئالەم چاکسازیە زۆربەی زۆریان لە هۆی نەداری لە هۆی قوربەسەری مرتەکبی هەڵەیەک بوونە بەڕاستی بە هەر ئێوە ڕەحمتان هەبێت بەڕاستی وەکی باوکی ڕەحمتان هەبێت بەشکم چایە بە زیندانیەکانە بخشێنەوە لەبەرەوەی خۆتان ئەزانن کە لە هەرێمی کوردستانە دادگاکان سەروەر نییە یاسا سەروەر نییە خەڵکی فەقیر و هەژار حکمی خواردووە حکم مستحقی ئەو حکمە نییە کە حکمی خواردووە جا داوا لە کاک مەسرور دەکەم بە خاتی خۆ پێغەمبەر بەشکم بەیانی تو خوا کاک مەسرور بەشکم بەیانی چایە بە زیندانەکانی ژا بخشێنیتەوە
تو خوا ئەندام پەرلەمانینە تو ئەو خوا بەیانی ئێمە لەبیر مەکەن زۆر سپاستانەکەین خوا جەزای خێری ئێوەش باتوو زۆر سپاس کاک مەریوان گیان دەست خۆش بۆ پەیوەندێکەت کاک میران وەرەگرم لە شاری هەولێر السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته كاكا محمود باشي صلاحي اخوان اخوتان ولا الراديو ولا تلفزيونكتان ولا حزبكتان ولا كاديركان وهندامكان ودنجركان اشتا شاوي تشاوم لخدمتك باصل دكم كاكا اما دوش ما تكر كذا كاكا محمود إما لكردستان كيني قندالي والله قندالي ماني قندالي أول قندالي أتوقع 100,000 كي 8,000 بون مناعرة عائلة 7,000 كي 8,000 بون مارو من داركي السرف 30,000 بدزي وبخوا بقمار بدا أول قندالي أجر 100,000 كي نوت فينزي بقمار وفصاد وفاصدي بدي فينزي بدي مارو من داركي ده هو فرهودية أو إما هو فرهودية كان قندالي فسوا مافيا مافيا كلمة جبينة زبونة حلوانة بكاربين مافيا كان أمريكا مافيا كردي أمريكا وبري وصل دولة مافيا كردي دولة أوانا مافيا من كاكا أوانا ستاش بخوت دزاني ستاش بخوي راح نبيش تقناكا موظفة شي بس ما كل ساعة خدمة تكاد وسط زاري هي بس أنا إنسان ما نجي سط زاري لأن المعاشي أو بس ما ندرس أوانا ستاش مافيا فرقي هي فبون مناقشة لتلفزيون أومدي دو زنداني سياسي هنا هو برامبر يك براور ديجي ذاكر. يبدأ خصوصا أيوة وكو بيام دو كان نشيني بين برامبر يكو براور دي كان. أي ثمان جنويا تقاعد العراق بس ترين تقاعد. بعض تاريخ خدمة بيله هذه مش بعض صار براور دي كان. أكيد وقتي أو تندي وقتي تقاعد العراق إذا في سكن ترنية بقول مولاي من داخل تقاعدات أو صار مليونوني وربقري ما جينويا تقاعد العراق إيشا دو ستين وتي وقتي إيشا ناكا متشي يعني صار مليونوني بس صاد أجر دو صفي هو حسابك هو أو فرق جنا الزورة أو أنا شايفي أوانين أو أنا كسي عقل فيسن بوجن الريسوان تلك بوجن الريسوان عقل فيسن كاكا من يقطع على شنجار مشاهدة في شكل موجود أو أنا عقل في زندمان يعني كاك أو أنا شنو من داري أنا أجر هذه معقولة رحم شنو من داري خارجنا كان أما في شش من دارم هيا كاكا تو أونلاين الدانا كل يوم الدانا أما كري يقل بدا كري تكتيب بدنا خسيان لو بكم موبايليان لو بكرم آيباديان لو بكرم آخر كاكا أو أنا شعوري يعني حتى ميز لكن دواء أو دريت دزي وحيزي كاكا محمود دزي وحيزي دزي لكش حيزية كاك ميدان دزقو تعوري هيش تشيلي مكا تعوري هيش تقلت زناقري جول لي مكاك ميدان كل دواري خو ما قلتي كان كاكا بيشا ولا وكلمة جوانيش داري بحسات جواد ديوسيكا كاكا وانا حسات دار ديوسن كاكا معاشي لي دزي من يكم تنزاشتي روش تاروش بودايني أو زارب من وقت تجنرجها أويبا يعني صدق أو ما غيروي بشيء صدور رج محاش مرقد إذا أول سلوسان رج كان سلو هشتا سلونية تندي هشتا لدينا كيكا شيء توزعنا كرديا بس ما أدري شو بدي الشرفي دي لستر الزين دارين كاكا ولا عما بودا ما جي سعر ما جد وعزم تمام إخوارو دغش كان لك دروسا كاكا والله من وقت صدقكم كاك ميلان نازانم بو جوي لمنيا كنت خير وخوشي لخوينا ديكيا كاك ميلان قلادوش الفيروس براسي هاتوا من وكو يشتي والله صدقك كاكا ولوتي وزارة إدارة إجراء الجوران كنت إسرحتنا كليا كاكا وهي ناس بس تأكيد بقى أجربته جوران الحكومة بخشته وزيرة كان نفسته وناس مستفيدة خوارديتي فول بونا ناس أنا أوانا يعني كفارة دي ذكر الرحمة تشتيشان بفقير بسيطة كاكا كسي دستاك دمفاك عقل فاك دالين فاك أو الشخص الذي باش دانا ندري كسي جوجن عقل بيس فاسيك فصار بالشغف أو أنا رحم بابا دري إنسان كرحمين أبوش يدخلون دي ليدي بقرآن درند لو أنا باشتري صقوا براز لو أنا باشتري كاكا حتى روش لزينة جساتها بيشتير معاش بدي أنا مش تبكم أخي تبكم يعني أو قردم كده أدي بس تبدا مو معاشك سليسة كاك ميدان عاجيا الحمد لله استاجود لما دزاني من 2 دقيقة ظلم كاك ميران جملة بكرة قصيك بودكم أقال لمن نبو زبا خزمتكم تماشا استا تو باسي خانة نشيني حكومتي عراق وهريمتك
بەڕاستی من دیفاع لە حکوومەتی عێراق ناکەم چکە حکوومەتی عێراق بمانوێ نەمانوێت دەوڵەتە و حکوومەتە باشە ئەم بڵێن حکوومەتی هەرێم وەک موچەی پێ نادرێ موچەی خانەنشینێک و فەرمانبەرێک و مۆزەفێکی هەرێمی پێ نادرێت دووە تۆ سەیری براتکە تۆ یەک دقە دواتر لە کەناڵێکی زمانحاڵی ئەم حکوومەتە یاخود ئەم حکوومەتە خاوەندارێتیەکە دێ ئەڵێ عێراق نەدەوڵەت بووە نەدەوڵەتە و نەدەوڵەتیش ئەبێ یعنی ئەو دێ عێراق بەکەم سیر ئەکا لە کاتێکە هیچ ڕۆژێک هیچ سەعاتێک موچەی دوان نەخستووە بەڵام حکوومەتی هەرێم بە سێمانگ و چواربانگ ئەوە جگە لە پاشەکەوتی ناڕەوای موچە هەموو ئەمانە کاردەوەی کاتە مەحموود جان سی موچە زیاتر دەکاتێت هەمووی لێک دێەوە برای بەڕێزم دەست خۆش کاک میران سوپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت زیاتر دەکە باشتەکیشا ئەو ریفراندۆمە مردار بوویتەوە ئەگەر باسی دەوڵەت و شتی وا بکەیت ریفراندۆم لە دادگای عێراق مردار بووە تەقوی بەسەر ڕانەگەی هەندێک کەس هەردەفەڕن دادەفەڕن بە زۆبر و بەنازانم بە معاشت دەبرن وەرە هەرفەڕە وەرە قومبادە حیبە وەڵڵا ئاخر بە چ چاوڕۆ دواتاوە لە کازمیلەکەی پارەم بدێت خۆڵ و کاک میران جان هەر خۆیان دوای ریفراندۆمەکەوتیان ئەو ریفراندۆمە بۆ جیابوونەوە نەبووە و بۆ هیچ حاڵەتێک بۆ حاصل یعنی با نەچینە سەرەوە بابەتە پێویست ناکات دەست خۆشپا هەر مرداریش بۆ مردار دەخۆی بەسەر ڕانەگەی ئەو کەس قوڵی لۆیە هەرێ دەرەوەڵاوە تافۆی ڕۆشە کورەوەڵاوە تافۆی کەسکیش نییە سپاس دەکەم جوانە کورە خەرک بە قورئان مندارش سەزادە بینە گاتە بەوانە دەکە ئەوانە عەقڵ پیسن عەقڵ هەر کەسێک خۆی بکە بەمای گاڵتە جاری کاکە مەحموود لەکن چیە لەکن هەر کەسێک بۆ دەرێم لەکن هەر کەسێک بری کاکە مستارێک لە شەنگال هەموو شەوێ شەڕ بووە شازدە پیشەکە وەرگرتووە ئاخر کوو بڕوە ئێستا تو بڕوا دەکەی کاکە مەحموود سارێک برم لە شەنگال بوومە شازدە پیشەکەم وەرگرتووە بەم حەدەری شەڕ بووە ئەو دەپارەم لە سرێژ نییە کاکە مەحموود ئەم شتانە نییە لەناوە سەری زمان و بنی زمانیان پێشمەرگە و شەهید و هەمووی درۆ کلاوات سەختەسی کەسی فێرباب کەسی کۆمپانیای وەهمی خۆخەرکە باش دەیان ناسی سەر ڕیسوا و ڕەزیل و ئەوەنا وەکو ناو خۆش شێری مەبێ بە زنجیر ملیان بادەدەن ئەو نۆکەر و جاش و ماش و ئەوانە لۆ دەرێژۆکی پەپولەنە هەر پەنجەیان لێ کاک میران کاتم زۆر پێدای چاوە ڕاستەکەم دەست و چاوت خۆش بێ کاک شیروان لە سەر خەتە لە مەسیفەوە دەمێکە کاک شیروان سلام و رحمەت الله داوای لێبورد نەکەین کاک میران زۆری پێبوو لە خزمەتای زۆریشی کرد فەرموو جانەکەم فەرموو کاک شیروان فەرموو گۆترێکی حەمبەری مێسەنگ دەکە بەڵێ گۆترێکی حەمبەری مێسەنگ کۆترت هەیە بەڵێ یعنی جەنابەت بڵێن کۆتر بازوشتی ناوەڵا بەسڵاوەشی هەردیشم هەیە ئەها وڵا جا ئەگەر بیبێتە بازاری ئەوە لە هەولێر نازانم نزیکی خۆت بازارێک هەیە هی کۆتر فرۆشان و ئاژەڵ فرۆشان شەڵا لەوێ پێتەڵێن چەنەکە گیانەکەم دەست خۆش سپاس بۆ پەیوەندێکەت وەڵام من باموو تەمەنم کۆترم نەبوو بۆیە نازانم چەنەکە ئیتر جەنابەت لەوانەیە اختصاصت هەبێت لە بابەتی کۆتر و شتیوە کاک عەبدوڵڵا وەرەگرم لە هەولێر تەڵەن کاک شیروان زۆریش لە خەدمایەوە بۆی ئەو پەیامت بگەێنێ هەر باش بۆ گەیاندی کاک عەبدوڵڵا فەرموو لە هەولێرەوە کاک عەبدوڵڵا گیان وعليك السلام ورحمة الله وبركاته. برای بەڕێزی وەڵی من گرەیم زۆر هەیە لە حکوومەت بەڵێ کە ئەم هەموو تاوان و خراپە بڵاو بۆ لەم سەرگۆی جەویە ئەم هەموو خراپەکارەکە حکوومەت یاسا بەرنامەیەشی نییە چوار پێ ساڵ سەحرنیە کراوە تاێکان توانای جنسیم نەماوە جا نازانم ئەچمەلا هەشێک و مەلا هەتاڵێ هەنگوین خۆ ڕۆژکە زەیتون خۆ نازانم گوێ لە قورئان گرە کەچی هەر چادام ساحرت پێڵی لێ کردوم و وەسەگانەوەتم زۆر خراپە تۆ کێشە چییە کاک عەبدوڵڵا؟ جان کێشە چییە؟ خراپ سەحرم لێکرا آخر کێشە چییە؟ مشکلە چییە تۆ چیەکەی دەزەوە شوێنی هاوارەکەی ئەگری جنسیم نەماوە هەست بە هیچ تێ ناکەم لەگە خێزانەکەی کرد یەک جیابینم یعنی ئەڵێی سەحر داواکارە لە حکوومەت ئەم فاڵچیانە بگرێ ئەم فاڵچیانە بگرێ هەمیان خەریکی ئەوەن
مەبەستت ئەم فاڵچی و جادوگەرۆ شتانەیە؟ بەڵێ بەڵێ بڵێ. ئەها تێگەیشتم. هەمیان خۆیانەکەنە ماڵێ بە ناوی بەداخی ئاوە سێرەکەی سەحرەکەن جادووەکەن ژومێ لە یەک هەڵێ مشێنەوە. سەیریکە کاک عەبدوڵڵا پرسیارە لە جەنابتەکەم. جەنابەت نوێژەکەی؟ ئارە وەڵام. دەتۆ ڕوو بکەرە خوای یەکەم چونکە خوای گەورە ئەها لە قورئانە فەرمێ وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله والله خەیر الماکرین. یەکەم ڕوو بکەرە خوای پەروەردگار داوا لە خوا بکە هەر کەسێک زەرەرێکی بۆ ویستوی هەوڵی ئەوەی داوە زەرەرێ بە تۆ بگەێنێ داوا لە خوای گەورە بکە ئینشاءالله ئەوە پوچەڵ کاتەوە هەڵی وەشێنێتەوە. گوێ لە قورئان زۆر بگرە. ئەگەر لە ئەنتەرنێتەوە زۆرە شتانە بزانی لە یوتیوبە ڕوقەیەی شەرعی هەیە. ئەم ڕوقەیە زوو بە هیدفۆن گوێی لێ بگرە. وا مامۆستا خۆی ڕاستەخۆ بەسەر خوێندنەوە سوبحانەڵڵا شفان بۆ نایێت ئەوە ساحرەکە بۆ دەنێرێت. ئینشاءالله دێت. تۆ سەیریکە مادام ئێستا نەهاتووە دیارە تۆ مبتەلای خوای گەورە تۆی خۆش ئەوێ مبتەلای کردووی بە بابەتێ هەوڵ بدە یعنی ئینشاءالله لە داهاتووە گوێ لە قورئان زۆر بگرە و زاڵ بە بەسەر شەیتانەوە. ئینشاءالله بەس نەڵێت داوەکان لە خەڵکی هاوڵاتیانی کوردستان دەرگا لە هیچ دەواازەکارێنەکەنەوە چونکە ئەوانەمیان ساحرنەوە قەرەچانی ئەمیان شتە ماڵ و شتەکە خواردن و قەزاقشت و هەموو تووشی نەخۆشیە بێت. دەست خۆش بێ خۆ. زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا گیان ئینشاءالله خوای گەورە بە زووترین کات شیفای عاجیلت بۆ بنێرێ دەروی ڕەحمەتی خۆی لە تۆ و هەموو نەخۆشەکان بکاتەوە ئینشاءالله. کاک هێمن بابان وەرەگرم لە چاکسازی گەورە. هەموو کاتت باش کاک هێمن جان. سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵەکەشتان. زۆر سپاس. تەمەنتەوەری ئەمڕۆ کراوەیە ئەمەوێت بە بۆنەی دانیشتنەکەی خوێنی پەرلەمانەوە شعرێک پێشکەشکەم بەهێوی بەڕێز و بە بینەرانی کەناڵەکەتان ئەگەری دمان بدەن. نیوە شەو و دنیا کپە نیوە شەو و دنیا کپە جیهانی مادە ئێستاکە لە پشتێنێ بەرەوژێر هەمووی مردووە شەوە و زەوی جلوبەرگی سەرخۆشی بە بەدەنیدا کردووە چونکە ڕۆژی نازەنینی بۆ چەند ساتێک ڕۆشت و وەفاتی کردووە شەوە و خەوتن لە ڕوخسارت لە دنیای بوون و نەبوونا بوونی نییە و بەر لەوەی ببێ مردووە شەو هەموو تیۆریەک چنجی وەک ڕەنگی ڕەشی تۆیە بە سیستەمێک کە زیندووە و کافور ڕەنگە و لە ڕۆحی ڕووناچی بووە ئێستا شەو لەو بازاڕە ڕەش و برژەی بەس پاتاڵی ڕەش دەفرۆشن وریانەبی پڕ بە جیرفان پڕ بە کەللەی ڕەشی جیهان جلی ئاوریشمی زێکبن و کوتاڵی زیوی لە یەکڕن ئێستاکە زۆر بازووی ماندوو تینی تیژی مێشکی زیندوو ئاستی ژینیان پرخەی هەوا هەڵمژینیان لە پڵپەی بنی خەوتنا ئێستاکە خەنجەری بریقەداری زۆر کوردی بەتوانە هەڵکشانی بەدەستی گڵاوی دوژمنە ئێستا شەوە و ڕۆژدا دەهێنێ چۆڕێک مات شیر دەمێنێ لۆچەک خوێن حەق بەدی بێنێ باەکی تند بای بەتوانە خەو دەزڕێنێ و خەو دەمرێنێ و قورباران و تەپ و مژ و چێژەڵ و کان دەڕەتێنێ و مانجی گیرا و مانجی کۆت و کەلەپچەکرا و لە گەدەی چەوری هەژدی های هەوری دڕەش دەردەهێنێ و زۆر وڵاتی پەرێشانی پرشەوە ڕەشی تۆفانی وەک کوردستان بە خوێنی دا دەگیرتێنێ شەو درەنگە ڕۆژ لە تەمێدا گیر بووە ماقی قوتابی قوتابخانەی خۆر تووشی هەورێکی تیژ بووە لە 920 هەتا ئێستا دەست بەسەرە و لە چیاکانی کوردستان گۆشەگیر بووە شەو درەنگە خەو سوڵتانە خەون ئێستاکە گاوانی سەراپای سەرکردەکانە خیاڵ ئێستاکە لۆقەندەی دیوەخان و کۆشکەکانە شەو درەنگە ئێستاکە مستەخۆرەکان سوڵتانە دەوڵەمەندەکان لە دەریای خەوتنا خنکاون چێ دەڵێ ئێستاکانی و چێ دەڵێ ئێستاکانی ئاوی خانی و گڵە ڕووخاوەکان وەک تەنووردانە گیرساون چێ دەڵێ ئێستا تەنور و ئاگردانی ماڵە کوڕە هەژارەکان وەک گۆماڕانەوەستاون چێ دەڵێ 4730 ئاوایی بەدەستی زۆڵە کوردێک وەکو تەحسین سیاوەیش نەسووتاون چێ دەڵێ
گوند و پەرێزگای ئەژدادەکانمان بە پێشنیاری هاوپەیمانەکانی داعش و بردومانەکەی کومەلک و نەماسی بە ساروغ نەڕووخاون چێ دەڵێ ڤایرۆسی کلۆناژ وەک شیمیا بارانەکەی هەڵەبجە بە عانقەس بە جیهاندا وەرنەکراون چێ دەڵێ موچەی فەرمانبەرانیش لە بانقەکانی سویسرا وەک ئێمە زیندان نەکراون چێ دەڵێ پس بە دستی کوردستان وەک فەڵەستین بە بێگانە نەفرۆشراون چێ دەڵێ چێ دەڵێ چێ دەڵێ چێ دەڵێ زۆر زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرایی کەڕاکەتان دەستان خۆش بێت. کاک هێمن ئەوە خۆت نووسیوتە؟ نە قوربانجان ئەوە شعری کەسێکە لە بڕوای من هەر لەسەر ئەم شعرەش شەهیدیان کرد. من گۆڕانکاریم کردو لە شعری ئەو بەڕێزەیە. من دوێنێ شەو ژێم لە وتارێکی بەڕێز خوا خۆشبوو مامجەلال بوو کە باز لەسەرەوە کە کاتی خۆی چۆن یەکێک لە نووسەرەکان کتێبیشی نووسی و لە ناو کتێبەکە قسەی بە خودی بەڕێز مامجەلال وتووە. دوای ئەوە مامجەلال پێشوەرەکانی کۆ کردو و دووجێتی لە ئەمڕۆ با خەڵک ئازاد بتوانن نووسەرەکانمان چیە نووسن بیڵێن. بەڵام بەداخەوە لە دوای ئەوە شەو کە مامجەلال ئەو فەرمانی دەرکرد بەناو پێشوەرەکانە ئەوان چونان ئەم کەسە ئازیزەیان ئەم شاعیرە گەورەیان کوشت. بەداخەوە من نامێت بچمە تەفاسیری ئەم بابەتەوە چونکە ئەمە بابەتێک کە کاتی خۆی پێم وابێ هەموو کورد دەزانێت بەس من نامێت بچمە تەفاسیرەکەەوە. مەبەستت گۆڕی چاکسازیم کردو لە هەندێک لە برگەکانیان چونکە پێم وابێ بۆ ئەمڕۆ ئەم شتە بەم شێوەیە گونجاوەکە من خوێندمەوە. بەس شەهید کۆساریە وایە؟ جان مەبەستت شەهید کۆساریە؟ بەڵێ بەڵێ مەبەستم شەهید کۆساریە. خوای گەورە دەرەجاتی عالیکە ئینشاءڵڵا دەست و چاوت خۆش بێ. من یەکەم جارێک گوێم لەم شێعرا بێ بەڕاستی شێعرێکی زۆر زۆر بەقووەتە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێمن. دیارە هاوڕێی دەرهێنەرم ئەو زانیاریەی پێدام من نەمەزانی کاک عادل پێیوتم کە ئەو شێعرە هی شەهید کۆساریە خوای گەورە مەقام و دەرەجاتی عالیکە و لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە حەشریکە ئینشاءڵڵا. باوکی محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی. باوکی محەممەد لە خزمەتای فەرموو. السلام عليكم. عزيزي من وعليكم السلام ورحمة الله. هل لێرەوەتا پرسیارەکەتان چاوەکانت ماچەکەم ڕێز و سڵاو مەیەگوتەوەی کەرمەندەکانت تایبەتم ێ بۆ جەنابەت کەسێکی خۆشەویست و مەسیبەتی لەلام. عزیزی منی باوکی محەممەد جان زۆر زۆر مەمنون. تەوەکەتان نەزار چێ ماوەتای کراوەیە باوکی محەممەد فەرموو. کراوەیە. دابا مستایمە نازای لەکوێ دەست پێ بکەین ئەمەە وەزعێکی ناسەقامژیر وەزعێکی ناخۆش ژیانێکی پڕمەینەت هاتوتە ئاراوە لە دەست ئەم فیرعەونانە کە ئەویان کردو بە کوردستان. بەڵێ. یعنی بەڕاستی دەسەدەی بۆ چکارێک دەسەدەی بۆ هەر ئیشێک هەمووی قۆرەکراوە لە ئەمانە ئەوەی لە قیمەی ئینسانیت بێدایان بەزاندووە بەڕاستی ژیانیان وا لێ کردووە بۆ بە یعنی بۆ بە کولە مەرگی ژیان لە ئیمڕۆدا. بە هەزاران خەڵک بێکار بە هەزاران گەنجی سەرگەردان بە هەزاران ماڵی بێنان و ئاویان کردووە. یعنی بەڕاستی ژیان تەواو پڕ بۆ لە مەینەت و مەحنەت بودنا لە پێناو ئەم فیرعەونان نازانیتا کە ئێم دەسەڵاتان ئاوا بەم شێوازە بەردەوام دەبێت. بەڵێ. وێ داواکارم بە هەمومانەوە دوعایە بکەوین بڵێ خوایە بۆ خاتی گەورەی خۆت لەم فیرعەونان نەجاتان بەی بۆ خاتی گەورەی عەزەمەتی خۆت شکستی ئەمانە بە چای خۆمان ببینین. یعنی بەڕاستی ژیان ئەو پەڕید ناڕەحەت بۆ لە مۆتایی ئێستا کە ئەم خەڵکی تێکەوتووە. بەداخەوە دەست و چاوت خۆش بێ. سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد گیان زۆر زۆر مەمنون بۆ پەیوەندەکەت دەستخۆشی لێکم. ئەجمعین گیانەکەم زۆر زۆر سپاس. باوکی محەممەد کۆ تا پەیوەندی بووە سپاسی یەکەین. خۆشەویستان و بەڕێزان بەرنامەی دوانگەی خەڵک هاتە پایان و لێرەوە منەمەوێت سپاسی هاوکارانی خۆشەویستم بکەم و بۆ زانیاریتان ئەم بەرنامەی ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە دێتە خزمەتان کاژمێر حوتی ئێوارە بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بە بەرنامەکە ئەتوانن لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک لە یوتیوب شەوە بە هەمان شێوە بنووسن دوانگەی خەڵک بەرنامەکانتان بەرنامە ڕاستەوخۆکانی دوانگەی خەڵک ئەبینن. هەر بە ڕێزێک ئەم بەرنامەیە ئەبینێ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە ئەتوانێت شەیری کا بڵاوی کاتەوە بۆی زۆرترین کەس بەشدار بێ و زۆرترین و باشترین ڕاو سەرنج و تێبینی و ملاحەزە بگا بەگوێی بەرپرسان و کاربەدەستانی ئەم هەرێمە. تاڵقێکی ترێن بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.